بۆ هەر کەسێ سەحابەی خۆش بوێ ئەوە لە ئیمانەوەیە، هەر کەسێ ڕقنە لە سەحابە بگرێ و ڕقی لیان بێ و خۆشی نەوێن ئەوە پەنا بەخوای پەروەردگار لە کوفرەوە سەردەرەکە. ئایەت الئیمانی حب الئەنسار، نیشانەی ئیمان خۆشەویستی ئەنسارە، و ئایەت المنافقی بغض الئەنسار، و نیشانەی پەنا بەخوای پەروەردگار منافق ئەوەیە کە ڕقی لە ئەنسارەکانە. بۆیە هەر کەسێ ڕقی لە ئەنسار بێ، ڕقی لە سەحابە بەڕێزەکان بێ، نیشانەی منافقی تێدایە. بۆیە کەسانێک دەبینی لەم سەردەمەدا پەنا بەخوای گەورە بڵاویش دەکرێتەوە لە ئەنتەرنێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە شانازیەوە گوێن بە سەحابە بەڕێزەکانەدا، بە ئەبابەکر و بە دایکی عایشە و بە دینیشی ئەزانێت و لەعنەتەکا پەنا بەخوا، لەعنەتی خوا لەو کەسانێک کە لەعنەت لە سەحابە بەڕێزەکانەکەن، و خوای پەروەردگار ڕویان ڕەشکا لە دنیا و لە قیامەتیشدا. هەروەها کۆمەڵێ فەرموودەمان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دیفاع لە سەحابە بەڕێزەکانەکە، چونکە ئەزانەیە ڕۆژ دێت کەسانێک هەیە بێئەدەبی ئەکەن بەرامبەر سەحابەت و لە ڕووی جەنابتان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان فەرمووی لا تسبوا أحدا من أصحابي، گوێن بە هیچ یەکێ لە سەحابە بەڕێزەکانی من مەدەن، فإن أحدكم لو أنفق مثل أحد ذهبا ما أدرك مد أحدهم ولا نصيفه. حديث الإمام البخاري روايته أفرمي والله أجا هريك الإيوة بقدر شيء أحد، بقدر شيء أحد يكشاق نبوز زنجير شاخيقا وكتوانا لي زنجير شاخيق لزر حتى أوكو برانا بقدر زنجير شاخي أحد ببخشن لبينا إخوة هميشي آلتون بيه ناگەن بە بەری لەپی یەکیشان، ناگەن بە مشتی یەکیشان کە بەخشی بێتیان، و ناگەن بە نیوەی مشتی یەکیشان کە لە پێناوی خوای پەروەردگارە شتێکیان بەخشی بێت. هەروە لە حەدیثێکدا فەرمێ باشترین قەرن قەرنی سەحابە بەڕێزەکانە، خەیر القورونی قەرنی ثم الذین یەلونەهم ثم الذین یەلونەهم.